لا قۆناغی چارێکی کۆتایی جامی هەرێمی کوردستان و لە یاری لووتکەدا یانەی ڕانیە لە بەردەم هاندەرانیدا میوانداری لە یانەی نەورۆز کرد. لە سەرەتای یاریەکەدا ڕانیە باشتر دەبینرا و 2 گۆڵی 1 لە دوایەشی لە ڕێگای مەیسەم سەباحەوە تۆمار کرد. پێش تەوابوونی ئەو گێمەش یانەی نەورۆز جیاوازەکەی کەم کردەوە و گۆڵێکی لەلایەن پێشڕە و شەریفەوە تۆمار کرد. لا جێمی دووەمدا یانەی نەورۆز توانی ڕیمۆنتادا ئەنجام بدات و 3 گۆڵی 1 لە دوایەکی تۆمار کرد. گۆڵەکان یاریزانان ڕێباز ئیسماعیل گۆڵێک و دیلمان ڕۆکانیش 2 گۆڵی تۆمار کرد. لا کۆتاییدا نەورۆز بە ئەنجامی 4 گۆڵ بەرامبەر بە 2 گۆڵ یاریەکەی بردەوە. وەلو ئێمە لە گەیمی یەکەمدا یاریی باشمان تا ڕادێک پێشکەش کرد ئەنجامەکە لە مەساڵی ئێمەدا بوو، بەڵام دیارە لە دەستدانی چەند هەلێکی زۆر ئاسان هۆکار یەکێ لە هۆکارەکان بۆ دواتریش هەندێک هەڵی فەردیمان هەبوو لە هێڵی بەرگریکارەکانمان ئەوڕۆ وەکو پێویست نانتوانی پارێزگای لە تۆڕی گۆڵەمانەکە دیارە یەکێ لە هۆکارەکان بوو، قودرەت و توانایی یانەی ڕانیش و نەورۆزیش بەڕاستی لەو بابەتەدا بەراورد ناکرێ. ئەوان ئەزممویان زیاترا ماوەی زیاتر لەوانێ 10 ساڵ بێ لە خولی نابی یاری دەکەن. بەڵێ سەرکەوتنەکە توام لەم دەستکەوتێکی باشە بۆ ئێمە چینە قۆناغانی داهاتوو، بەڵام لە هەمووی گرنگتر بۆ من کە تیپەکە توام لەم لە باڕدۆیەکی ناخۆشا بوو کە گۆڵمان تۆمار نەکرد. ئەو یاری باشەمان نەکرد بەڵام گۆڵمان تۆمار نەکرد. ئێمڕۆ حەسیلەی گۆڵ زۆر باش بوو بۆ ئێمە بەڕاستی 4 گۆڵ لە ناو مەلعەبی ڕانیە کە ساحەبی هەندێکی زۆرە و توام بڵێم یاریکردن لە ناو یاریگای تۆزێک قورسە، بەڵام لەخوا بە یاریزانەکان بە تایبەت ئەوانەی هێڵی پێشەوە ئێمڕۆ زۆر باشی دەرکەوتن. بەم بردنەوەیش یانەی نەورۆز توانی گەشتنی با قۆناغی پێش کۆتایی جامی کوردستان مسۆگەر بکات. ئەم بردنەوەی یانەی نەورۆز لە کاتێکدایە کە یانەکە لە مانگی ڕابردوو لە خولی نایبی کوردستان ئەنجامەکانی وەکو پێویست نەبووە. یانەی ڕانیەش بەم شکستە لە یاریگا و بەردەم هاندەرانیدا ماڵ ئاوایی لە جامی کوردستان کرد. لادەڤەری ڕاپەڕینەوە ڕێناس ئەرسەلان، کەناڵی پەیام.